ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەین. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەست بە سەرکرانی 4 هاوڵاتی خەڵکی شاری شنۆ، ئازادی کاتی 3 هاوڵاتی دەست بە سەرکراو لە شارەکانی کامیاران، دیواندەرە و نەخەدە، گیانە دەستدانی کرێکارێکی خەڵکی شاری ورمێ، بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی 5 چالاکی فەرهەنگی کورد لە زیندانی ئەڤین و کۆبوونەوەی ناڕزایەتی خوازیارانی مەسکەن میلی لە زەنجان. دەست بە سەرکرانی 4 هاوڵاتی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی ڕابردوو 4 هاوڵاتی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزەکانی دارایی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمەوە تا 13 و 14 سەرماوەز 4 هاوڵاتی بەناوەکانی شۆڕش سەرروڕووتی، خەڵکی گوندی نەلیوان و حەسەن شادی خواز، خەڵکی گوندی سێنگان، ئیسماعیل سەید مەحمودیان و هێرش پەرنیە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە ئەو 4 دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستدانیە. ئازادی کاتی 3 هاوڵاتی دەست بەسەرکراو لە شارەکانی کامیاران، دیواندەرە و نەغەدە. لە ڕۆژانی ڕابردوودا 3 هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شارەکانی کامیاران، دیواندەرە و نەغەدە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی لە بەندیخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئازاد کران. بە پێڕاپۆرتەکان ڕەزا مورادی شارومەندی خەڵکی شاری کامیاران کە ڕێکەوتی حوتی سەرماوەز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابوو. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو کات هاوڵاتیکی دیکەی خەڵکی شاری دیواندەرە بە ناسناوی کاوە عەبدی ڕۆژی دووشەمە 12 سەرماوەز بە دانانی بارمتەی 5 ملیاردی تا کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی دادگای ڕژیم لەسەر ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی ئازاد کرا. هەروەها محەممەد سۆهرابی خەڵکی شاری نەغەدە و لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی کە ڕێکەوتیەکی ڕێبەندانی ساڵی ڕابردوو بە هێرشی هێزەکانی داری دەسەڵاتی ئەو شارە بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئەو ناوەندە کرابوو. ڕۆژی ڕابردوو بە دانانی بارمتەی 1 ملیاردی و 500 ملیۆن تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. بانگگەشتی ئەیوب جەوانپور بە مەبەستی بەڕێوەچوونی سزاکەی. ڕۆژی پێنجشەمە 13 سەرماوەز ئەیوب جەوانپور هاوڵاتی خەڵکی شاری سەقز بە مەبەستی بەڕێوەچوونی سزای دوورخستنەوەکەی بۆ پارێزگای خۆزستان بانگێش کرا. ناوبراو ڕۆژی دووشەمە 13 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕێکەوتی شەشی خەزەڵوەر بە دانانی بارمتەی 200 ملیۆنی بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. شانی باسە ئەو چالاکوانە مانگی بە فرانباری 1402 هەتاوی بەهۆی ناڕزایەتی دژ بە لە سێدارەدانی 4 بەندکراوی سیاسی مانی لە خواردن گرت و بۆ ماوەی زیاتریش لە 2 هەفتە لە ژووری تاکەکەسیدا ڕاگیرە. گیان لە دەستدانی کرێکارێکی خەڵکی شاری ورمێ. ڕۆژی چوارشەممە 12 سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری ورمێ بەهۆی بایەغنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕەودا بوو و گیانی لەدەستدا. بەوتی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناسناوی سەید فەهیم دەستبەردەهان، خەڵکی گوندی خەرگوش سەر بە ناوچەی سۆما و برا دۆستی شاری ورمێ کاتی کارکردنی لە سەرپرۆژەیەکی عومرانی لە گوندی کەلهۆر بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە گیانی لەدەستدا و پاشان تەرمەکەی ڕادستی بنەماڵەکەی کرا. شایانی باسە بەهۆی دابین نەکرانی ئیمەنی شوێنی کاری کرێکاران لەلایەن خاوەنکارەکان و هەروەها نەبوونی ناوەندێکی بۆ هەڵسەنگاندنی دۆخی ئیمەنی کرێکاران ساڵی ڕابردوو 2042 کرێکار لە ئێران بەهۆی ڕووداوی کارگیانیان لەدەستدا و لانی کەم 16,000 کەسی دیکەش بریندار یان کەم ئەندام بوون. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی 5 چالاکی فەرهەنگی کورد لە زیندانی ئەڤین. بە پێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ بەسەر دەست بە سەرکرانی 5 بەندکرا و چالاکی فەرهەنگی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتانە ئیحسان ڕۆستەمی، حەسەن تووزەندەجانی، ڕامین ڕۆستەمی و نیما مەهدی زادگان 4 چالاکی فەرهەنگی دانیشتووی شاری تاران ڕێکەوتی 29 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیداری دەسەڵاتی ڕژیم لە شاری تاران دەست بەسەر و پاشان ڕەوانەی بەندی 209 زیندانی ئەڤین کراون. هەروەها جەهانگیری ڕۆستەمی
ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی شاری هەرسین سەر بە پارێزگای کرماشان ڕێکەوتی 25 ڕەزبەر بە هێرشی هێز ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژی و دەست بەسەر و ڕەوانەی ئەو زیندانە کراوە. شایانی باسە سەرڕای بە دووەداچوونی بنەماڵی ئەو 5 زیندانیە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە ئەو 5 دەست بەسەرکراوە لەبەردەستدانیە. گیان بە خەتکردنی چالاکێکی کرێکاری لە شاری کەرەج. ڕۆژی ڕابردوو چالاکێکی کرێکاری و بزوتنەوەی چەب لە ئێران بەناوی عەلی ئیحساق کاتی ئەنجامدانی نەشتەرگەری لە نەخۆشخانێکی شاری کەرەج گیانی بەخەت کرد. ناوبراو لەدایکبووی ساڵی 1328 هەتاوی لە ناوچەی خانیابادی تارانە کە ساڵی 1362 بە تۆمەتی هاوکاری لەگەڵ چریکی فدایی دەست بەسەر و بۆ ماوەی 20 ساڵ لە بەندیخانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیدا ڕاگیرا. ئەو هاوڵاتیە ساڵی 1398 بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپێکی دیکەی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی دیسان دەست بەسەر و بۆ ماوەی 3 ساڵی دیکە لەلایەن ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە لە زیندانەکانی ئێڤێنێ و گەوهەر دەشت بەند کرا. شایانی باسە ئەو چالاکوانە لە درێژایی تەمەنیدا سەرڕای هەموو گوشارەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژیم هیچ کات لە ئامانجەکانی پاشەکشەی نەکرد و هەموو تەمەنی بۆ وەدیهاتنی داهاتوێکی بەبێستەم لە سەرچینی کرێکار تەرخان کرد. دوایین هەواڵ کۆبوونەوەی ناڕزایەتی خوازیارانی مەسکەن میلی لە زەنجان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەن میلی لە شاری زەنجان دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لەو شارە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوە کاماژە بەوە دەکەن کە سەرڕای تێپەڕبوونی چەند مانگ لەسەر پێدانی پارەی خانوەکان بە بەرپرسانی ئەو پرۆژەیە نەک تەنیا خانوەکانیان ڕادەست نەکراون بەڵکو پرۆژەکە نیمەکارە ڕاوەستاوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر دۆسیەکەیان ڕادەستکرانی خانوەکان و هەروەها سزادانی تاوانباران بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بەهۆی